سلااوان لە بێتۆم کاتتان باش بینەرانی شارپرس لە بازاری ئالوگۆڕی دراوم لە شاری سلێمانی هەڵبەت ماوەی چەند ڕۆژێکە بە دیاریکراویش ئەمڕۆ نرخی دۆلار لە بازارەکەدا بە شێوەیەکی بەرچاو بەرزبوونەوەی بەخۆیەوە بینیوە هەڵبەت دیارە ئەمە لە دوای ئەوە دێت کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ڕۆژنامەیەکی ئەمریکی ڕایگەیاند کە وڵاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سزای بەسەر 14 بانکی عراقیدا سەپاندووە و مامەڵەی بازرگانیکردن یاخود مامەڵەی بە دۆلاری لێ قەدەغە کردوون ئەمەش بەهۆی ئەوەی کە ئەم بانکانە دۆلاریان بۆ وڵاتانە نردووە کە سزای ئەمریکایان لەسرە دەمەوێت زانیاری زیاتر لەسەرم بابەتە لە جەبارگۆران و تەبێژی بازاری ئالوگۆڕی دراو لە شاری سلێمانی وەربگرم کاک جەبار سڵاو لێ بێتۆم کاتت باش سپاس بۆم دەرفەتە ئەگەر پێمان بڵی کەم بانکانەی جارێکی تر خراونتە لیستی ڕەشەوە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە چ بانکێکن و ئایا ڕاستە بەگشتی ئەمە کە ئەمریکا ئاماژی بۆ کردو ئەمانە ڕۆڵیان هەیە لە بردنەدەرەوەی دۆلار بۆ ئەو وڵاتانی کە لە لیستی سزاکانی وڵاتی ئەمریکادان یاخود بە شێوەیەکی گشتی چارەنووسی دۆلار چی بێ بەسەر لە دوێم قەرار بەڵێ ئێمە خۆ هەر سەرەتا ژانی ماوەیەکی زۆر باسمان لەوە کرد هۆکاری ناسەقامگیری بەهایدنا لە بەرامبەر دۆلاری ینی ئەمریکا چییە کە بە بەردەوامی بانکی مرکزی ڕۆژانە قەبارەی زۆریش دۆلار ئەخاتە بازارەوە بەڵام هێشتا ناتوانێت بەهایدنا لە بەرامبەر دۆلاری ئەمریکا سەقامگیر بکات دیارە هۆکارە سەرچێکە ئەوەیە کە بەداخەوە لە ئێستاشدا هەر نەوەکو بڵێ غەسیلی ئەموال و بردنەدەرەوەی دۆلار بە قاچاق هێشتا هەرماوە و وەختی خۆشی ئەمریکەکان کە داوایان لە حکومەتی عێراقی کرد کە ینی وەکو بڵێ تەحویلات و گۆڕانکاری لە سیستەمی بانکیا بکەن ئاماجەکان ئەوە بوو ئەو وڵاتانەی کە لە لیستی ڕەشی ئەمریکایان دۆلاران پێ نەدرێت دیارە بەداخەوە ئێستاژ عێراق ینی وەکو بڵێ ئەوەندەی هەیمەنە و هەژمونی تایفی و لە ڕووی سیاسەتی ئیقلیمیەوە ئەنی زاڵا بەسەر عێراقا بەداخەوە ئەوەندە وەکو بڵێ سیاسەتێکی دارایی مستەقیل و سربەخۆی نییە و دوجاریش بە حکمێکی کە عێراق وڵاتێکە ینی ئابوووریکی ڕێعی هەیە تاکە سەرچاوی ینی ئیراداتی نەوتیە و نەوتیش بە دۆلارە فرۆشە و دۆلاریش دۆلاری ئەمریکیە بۆیە لەژێر هەیمەن و هەژمونی ئەمریکایە بۆیە ئەو بانقانەی کە ئیسفهامیان ئەچێتە سەر و ئەو بانقانەی کە متهمن بەوەی کە دۆلار بە قاچاقان بەنەدەرەوە ڕاستەوخۆ لەلایەن ئەمریکا و لەلایەن فیدرال ڕزەرفی ئەمریکا و وەزارەتی گەنجینەی ئەمریکاوە ئەکرێنە لیستی ڕەشەوە بەڕاستی بەڵام خۆی ئەمانەی ئەوە ناگەێنێت کە ئەم بانقانە کرانە لیستی ڕەشەوە واتە وەکو بڵێ دەرهاوشتەیەکی سلبی لەسەر بەهایدنای عێراقی لە بەرامبەر دۆلارە دروستکە ئەمەی کە ئێستا ئاگوزەر و دۆلاری تا ئاسیەک بەرزکرێتەوە پەیوەندی بۆ هەواڵ و دەنگویان و شڵەژانانەوەی کە هەندێک خەڵکانێک هەیە لە بەرژەوەندیانە دینا لە بەرامبەر دۆلارە ناسەقامگیر بێت و دینا لە بەرامبەر دۆلارە دابەزێ و دۆلار بەرز بێتەوە بەڕاستی بۆیە من پێم وایە دوجار ئەمە لە بەرژەوەندی دیناری عێراقیە چونکە هیچ منطقێکی تیانە بانکی مرکزی ڕۆژانە زیاتر لە 200 تا 250 میلیۆن دلار ئەفرۆشی و ناتوانێت بەهای دۆلار لە بەرامبەر دینارە سەقامگیر بکات باشە هەر بە بەرزی بمێنێتەوە دیارە لەو پێش منفەزێک لێچوونێک هەبووە بەشێک لەم دۆلارە بە عملی نەهاتوێتە ناو پرۆسی بازرگانی و پرۆسی ئالوگۆڕی دراوە چۆتە دەرەوەی عێراق بۆ تەمیلی بازارەکانی دەرەوەی عێراق بەکارێتەوە دیارەگەر ئەم منفەزە بڕا بەڕاستی ئەم منفەزە کۆنتڕۆل کرا نەتوانرا دۆلار بە قاچاق بچێتە دەرەوە دوجار ئەمە لە بەرژەوەندی دیناری عێراقی ینی ئەشکێتەوە بەڕاستی بە پرسیاریوە لێ بکەم کە بەڕاستیمە پرسیاری هاوڵاتیشە بە شێوەیەکی گشتی کە باز لەوە دەکەن لە دوای پەسەندکردنی بودجەی گشتی عێراق نرخی دۆلار بە نرخێک تێدا بەهای دیناری عراقی بە نرخێک تێدا جێگیرکرا بەرامبەر بە دۆلاری ئەمریکی و ئەمە نزیک دەتوانم بڵم مانگێک دەبێت یاخود زیاتریشە یاسای بودجە پەسەند کراوە بەڵام نرخی دۆلار لە بازارەکاندا بەم شێوەیە دابەزینی بەرچاوی بەخۆی نەبینیوە کە لە یاسای گشتی بودجەدا پەسەند کراوە و ئەو ڕێژە زۆرەی کە بانکی ناوەندی بانکی عراقی دەیخاتە بازارەوە ئەم ڕێژەیەش دەبێت کاریگەری لەسەر دابەزینی بەهای دۆلار هەبێ و لە هەمان کاتیژا لە مانگی نۆڤەمبەری ساڵی ڕابردووە 4 بانکی تر کرانە لیستی ڕەشی ئەمریکاوە ئەمە کاریگەری خست پێتان وایە مەش کاریگەری جارێکی تر دروستکاک بۆی کە عێراق بە تەواتی ملکەتی بڕیارەکانی ئەمریکا بێ من پێم وابێ بەڕاستی ئەم زۆر بۆرەی بانک لەسەر ئاسی عێراق هیچ پێویست نییە وڵاتی وەکۆکی ئێران کە 86 میلیۆن نفوسی خاوەن اقتصادێکی زەبەلاحە لەگەڵەوەشە 44 بانقیە ناکری عێراق زیاتر لە 82 بانقی هەبێ کە هەندێک بانقی هەر دەوری قاسە ئەبینیە باشەوە هیچ سوودێک باژێرخانی ئابووری ئەم وڵاتە لە ڕووسی هەرکڵۆشنی داراوی هیچ تەداولێکی پێ ناکەن تەنها ئیشانەوە دۆلار لە بانکی مرکزی وەرگن و لە بازارە بە نرخی گرانی فرۆشنەوە بەحقە دەمەند دەراوشەیەکی سلبی دروست کرد بوو لەسەر دۆخی بازارەکە من پێم وابێت تەسفیەکردنی ئەم جۆرە بانقانەیە ئەبێ بانقە ڕەسەنەکان بە پێی پرانسیپە دارایەکان ئەوانەی
کە وەکوڵی تایبەتمەندی خصوصیەتی بانقییان هەیە ئەبێ ئەم بانقانە بمێنەوە بەڕاستی لەبەر ئەوە ئەگەر لەگەڵ تەسویەکردنی ئەم بانقانەیە من پێم وابێ ئەنج ئەتوانم بڵێم سیستەمی دارایی و بانقی لەسەر ئاستی عێراق ئەچێتە سەر پێی خۆی ئەنج ئەتوانین بڵین ئەو تەحولاتی کە لە سیستەمی بانقی لە عێراق کراوە ئەنج ئەچێتە سەر پێی خۆی ئەو کاتە مامەڵە داراییەکان مامەڵەی دارایی یاسایی وەکو بڵێ بە پێی بنەماکانی زانستی دارایی بە حقات دروستە بێت و بەشێکی تریشی تایبەت بە پرسیارەکەی جەنابەت بە حقات مەسائلی هینەپەسەندکردنی پرۆژه بودجێ عێراق تەنها معنی نییە بە نرخی دۆلار باشە مەسائلی نرخی دۆلار لە بەرامبەر دیناری عێراقی ئەمە بە سیاسەتی نەختینە سیاسەتی من نەختینەش پەیوەندی بە بانکی مرکزی خۆیەتی پەیوەندی بە سیاسەتەکانی خۆیەتی تا چەند ئەتوانێت پاڵپشتی دیناری عێراقیەکە تا چەند ئەتوانێت سەپۆرتی دیناری عێراقی و خواستی بازاڕەکان پڕکاتەوە دیارە ئەم خواستش کە تا ئێستا پڕی نەکرێتەوە بەشێکی پەیوەندی بەم هۆکارانەوە بووە کە ئەم بانقانەن ئێستا متهمن بەوەی کە دۆلاران بە قاچاغ ئەنی بردوێتە دەرەوە بۆیە من دووبارەیەکەمەوە من پێم وابێ کە کاتێک ئەم بابەتە ینی وەکو بڵێ ڕێگاچاری بۆ دۆزرایەوە ئەمان فەزانە بڕان دۆلار بە قاچاق نەڕۆژە دەوە هەرچەند لە هیچ شوێنێکی دنیا نییە دۆلار بڵێ وڵا بەتەواتی کۆنتترۆلەکرێت و تاریبی عملە نامێنە بەڵام تا ئاستێکی باش کۆنتترۆل بکرێ بەربەسێکی باشی لە بەردەما دابدرێت من پێم وابێ ئیتر دوجار لە بەرژەوەندی دیناری عراقیە بێ ئەنج ئەتوانە بڵم دیناری عراقی لە بەرامبەر دۆلارە سەقام ژیرە بێ بۆیە ئەم دۆخی کە ئێستا ئەم شڵژانی لە بازاڕە دروست ئەمە دۆحەقەیەکی نەئاساییە هەواڵەکان و خوێندنەوەی هەڵە بۆ بابەتەکە و هەندێک خەڵکی وەکو بڵێ بەرژەوەندخوازیش ئیسێقلالی ئەم دۆخە ئاکاشڵەژان لە بازاڕە دروست دەکات بەڵام دوجار من پێم وابێ دینار لە بەرامبەر دۆلار بە تاواتی سەقام ژیرە بێ ئینشاءڵڵا سپاس بۆ زانیاریەکان بەڵێ بینەرانی شارپرس ئەمە تەواوی زانیاریە نەبوون کەوەکو کاک جەباریش لەسەر ئایندەی دۆلار لە دوای بڕیارەکەی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە سەبارەت بە سزادانی 14 بانکی عێراقی کە بە بیانی ئەوەی کە دۆلاریان بە وڵاتان ناردۆتە وڵاتانەی کە سزای ئەمریکایان لەسەرە دیارە دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە لە نۆڤمبەری ساڵی ڕابردووشەوە واتە مانگی 11 ساڵی 2022 وەزارەتی گەنجینەی ئەمریکا سزای بەسەر 4 بانکی تری عێراقیدا سەپاند دیارە لەگەڵ ئەم سزایە ئەمەش هەمان هۆکار بوو کە ئەمە ئەم بانکانە دۆلاریان بردۆتە دەرەوەی وڵات بەخود بە تایبەتی بۆ وڵاتانەی کە سزای ئەمریکایان لەسرە بە هەمان شێوە ئەمە بانکی ناوەندی عراق ڕێوشوێنی تونتری گرتەبەر کە بە تایبەتی لە پرسی حواڵە و مامەڵەدارایەکاندا بە شێوەیەکی گشتی بەڵام بە شێوەیەکی گشتی سزاکانی ئەمریکا بۆ سەر بانکە بەشێکی زۆر لە بانکە عراقیەکان بۆ دەگەڕێتەوە کە بەشێکی زۆر لە بەرپرسەکانیان بەشێکی زۆر لە بەرپرسانی وڵاتی ئەمریکا لە ڕێگەی ڕۆژنامە فەرمیەکان یاخود دەستگا فەرمیەکانی ئەو وڵاتەوە ئاماژە بۆ دەکەن کە مامەڵەکردن بە دۆلار بۆتە هۆی بڵاوکردنەوەی گەندەڵی بە شێوەیەکی بەرچاو لە عێراقدا هەروەها بانک بەشێکی زۆر لە بانکەکان ئاماژە بۆ دەکەن کە لەگەڵ میلیشیا و سیاسەکاندا هاوپەیمانیان کردووە کە لە ڕێگەی و قازانجێکی زۆریان کردووە و لە هەمان کاتیدا بۆتە بڵاوکردنەوەی گەندەڵی بۆی ئەمریکا بڕێ و شوێنانە بە سزایەک وەک سزایەک بەسەر ئەو بانکانەدا دەسەپێنێ بۆی کە بتوانن ڕێوشوێنی زیاتریش بگیرێت سەبەرەوەکو کاک جەباری ژامەجێ پێکرد ئەگەر بێتەوە ڕێوشوێنانە عێراق یاخود بانکی ناوەندی عێراقم ڕێوشوێنانە بە شێوەیەکی گشتی و بە شێوەیەکی بەرچاو بگرێتە بەر تەسەورەکەن و پێشبینی دەکەن وەکو ئابووری ناسان ئەوان نرخی دۆلار بە شێوەیەکی بەرچاو کۆنتترۆل بکرێت لە بازاڕەکانی ئالوگۆڕی دراودا لە هەرمی کوردستاندا.